دادگەری کۆمەڵایەتی بە یەکێک لە بنەما سەرەکیەکانی بنیاتنانی کۆمەڵگەیەکی مەدەنی خۆشگوزەران دادەنرێت. کاتێک دادگەری جێبەجێکرا کۆتایی بە چینایەتی و قڕی و پڕی دێ، هەموو کەسێک لە ژێرسایی دەسەڵاتێکی دادگەر مافەکانی وەردەگرێ. توێژەرانیش پێیان وایە نەبوونی دادگەری کۆمەڵایەتی کێشەی سەرەکی هەرێمی کوردستانە و سەرجەمی قەیرانەکان لەمەوە سەرچاوە دەگرن. ئەو نادادگەریەش بێگومان ئەبێتە هۆکارێکی زۆر گرنگ وایە مرۆڤ تووشی تاوان ئەبێ، تووشی لادان ئەبێ، کۆمەڵێک گیر و گرفتی خێزانی لێ دروستە بێتەوە و ئاکا کەوا کۆمەلگا پڕ لە کێشمەکێشم و پڕ لە تاوان و لە هەندێک دیاردەی قێزەون ببێ کە ئەمەش بەداخۆ بەڕاستی دەسەڵات لی بەرپرسیارە لەو دادگەری چکە دادگەری لەسەرەوە دەبێت جێبەجێ بکرێ و چینەکانی خوارەوەش لەسەروان جێبەجێکرێت بەس بەداخۆ لە کۆمەلگای ئەمەیە سیستەمی بڵین بچووکەکان ئەگرێ بەڵام گەورەکان ڕزگار ئەبن. ڕۆژی 20 شوباتی هەموو ساڵێک ڕۆژی جیهانی دادگەری کۆمەڵایەتیە. هاوڵاتیانیش لەم ڕۆژە پێیان وایە لە هەرێمی کوردستان دادگەری کۆمەڵایەتی بوونی نییە و بەو پێی چینێکی دەسەڵاتداری کەمینە لە تێریدا سچیان ئێژ دەکات و زۆرینەی هاوڵاتیانی بەشمەینەتیش بەدەست برسێتیەوە دەناڵێنن. ئەبینی زۆر بەناڕێکی و بەناعەدالەتی خەڵکەکان مافیخۆیان وەرەگرن. بۆ منە خەڵکێکەیە کە سەربەیە هیچ لایەنێک دیان وەکو بڵێ سەربەلایەنێکە کە دەسەڵات ڕقیلێتی بە هیچ شەیەک مافی دامەزراندنی نییە. من خۆم یەکێکم لە قوربانیەکە لە 2011ەوە تەخەڕوجم کرد و تا ئێستا کەس ناڵێ ماڵ لە شوێ. یعنی بۆ من نیە بۆ خەڵکیشتر هەیە لە ژێر و لە ژێر پەردەکان تاعین ئەکرێدا ئەمەزرێ. خۆی ئەگەر قوتابیەک تەمبەڵ بوو پێویست بەوە ناکە پرسیاری لێ بکەی لە چەند دەرس ساقیت بووی، بەڵکو پرسیاریەوەی لێ بکەی لە چەند دەرس ناجع بووی. هەر لەم سۆنگەیەوە ئەگەر سەیری بڵین ئەگەر حکوومەت وەکو قوتابخانەیەک بشوبهێنین واروە سیستەمەکەش بە تەڵەبە بشوبهێنین، بێگومان ئەمە دەوی پرسیاری لێ بکەین چێن دەرات دادگەرە نەک هەموو سیستەمەکانیان لە سیستەمەکان بینە خوارە هیچ جێشی دادگەری تێدا نەبینی و لە هەر کاتێک لە هەر سیستەمەکیش ئەگەر دادگایەکان دادگەریان تێنەما بێگومان ئەو سیستەمە کۆی سیستەمەکە کەویتە ژێر پرسیار و ئاینی پیرۆزی ئیسلام دادگەری کردووە بە بنەما و دیمەنی هەرەبەرزی خۆی و 24 جار وشەی عەدل کە بە مانای دادگەری دێت لە قورئاندا هاتووە کە هەمووی بۆ هاندانی مرۆڤە تا ڕووە و دادگەری هەنگاو بنێت. لە ئێستادا لە هەرێمی کوردستان فەرمانبەران موچەکانیان دەفەوتێت و دوا دەکەوێت. کەسی بەشێک لە دەسەڵاتداران نیوەی داهاتی هەرێمیان بۆ خۆیان قۆڕخ کردووە. قوتابیان لە قوتابخانەی وێرانە و سێدەوامی دەخوێن و منداڵی بەرپرسانیش لە قوتابخانەی تایبەت و زانکۆ بەناوبانگەکانی ئەمریکا و ئەوروپا بڕوانامە بەدەست دەهێنن. نەوەکانی داهاتوو لە ئێستادا لە بازار ئیشی سەخت دەکەن و منداڵی بەرپرسانیش لە وڵاتان خەریکی گەشت و گەڕان و سەفەرن. دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان بە بڕوانامەی بەرزەوە سەری خۆیان هەڵگرت و سەدان کەس بوون بە خۆراکی ماسیەکانی دەریای ئیجا. بەڵام نەوەی دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان هەر لە ئێستەوە ئامادەکاری دەکەن کە پاش باب و باوانیان دەستەڵات بگرنە دەست. ئەمانە مشتێکن لە خەرمانی ئەو نادادگەریەی کە لە هەرێمی کوردستان هەیە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.